مامۆستا بیژەن دەمەوێت لە تۆ دەست پێ بکەم ئەحواڵت چۆنە دەنگ و باست ئەمڕۆ ڕۆژێکی چۆن بوو؟ ڕۆژێکی زۆر خۆش بوو سپاس دەکەم سپاسیش کە بانگت کردین لە بۆ ئێرە باشە مامۆستا بیژەن دەتوانیت لە ناساندنی خۆتەوە دەست پێ بکەین؟ بەڵێ من ناو مامۆستا بێژەنە مامۆستای زمانی ئینگلیزیم نزیکەی 4 ساڵ دەبێ وانەی ئینگلیزی دەڵێمەوە هەم خاوەن پێیجی ئینگلیش وت بێژەنم لە هەموو پلاتفۆرمە جیاوازەکان بابرێن خەڵک فێر ئینگلیزی دەکەین و کورسی تایبەتمانێ بە ئینگلیزی واتە بابرێن خیبرەی زۆرمان هەیە لە بواری ئینگلیزی لەڕێگەی ڤیدیۆ بڵاوکردنەوە بەڵێ هەم ڤیدیۆمان هەیە هەم کۆرساتمان هەیە هەموو شتێکمان هەیە دەست خۆش مامۆستا خۆشحاڵین ئەمڕۆ لەگەڵمانی بە خۆشحاڵی و مامۆستا محەممەدیشمان لەگەڵ خۆشحاڵ بووین مامۆستا محەممەد ئەمڕۆ ڕۆژێکی چۆن بوو چۆن تێپەڕی ڕۆژێکی زۆر باش بوو و خۆشحاڵم کە لێرە و سوپاس بۆ میوانداریکردنتان بەخێر بێن خۆشحاڵین لەگەڵ مامۆستا بێژەن و پێم وایە چەند ساڵێکە هاوڕێ یەکترین وانە بەڵێ بێگومان مامۆستا محەممەد دەمەوێت لە ئەناسینی خۆتەوە دەست پێ بکەین لەگەڵ مامۆستا بێژەن دەتوانانی خۆت بناسین لێ پێم وایە ڤیدیۆش بڵاو دەکەوێت لەگەڵ مامۆستا بێژەن چەند ڤیدیۆکم بینیوە کە بەیەکەوە ڤیدیۆتان هەیە بەڵێ ئەگەر سەرەتا باسی خۆم کە من مامۆستا محەممەد مامۆستای ئینگلیزیم وە ئەزمموی بتوان بڵێم زیاتر لە 5 ساڵم هەیە لە وانەگوتنەوەی ئینگلیزی هەم بە شێوازی ناو کلاس هەمیش بە شێوازی ئۆنلاین و پێیجی لێرن وت محەممەدم هەیە لە سەرجەم پلاتفۆرمەکانی سوشل میدیا زۆر باشە خۆشحاڵین هەر بەڕاست قسەیەک هەیە وەکو بە ئاسایی بڵێن دەڵێت چەند زمان بزانی ئەوەندە کەسەی گوێتان لەو قسەیە فێرخوازەکانتان ئەو قسەیەتان پێ دەڵێن یان لەناو مامۆستایەکان ڕەنگە ئەو قسەیە زۆر بکرێت دوانی دەمەوێت ڕای جەنابەت بزانم هەر بەڕاستی ئەو قسەیە وایە یان مانای چییە؟ خۆی زمان یەکێکە لە شتە زۆر گرنگەکان لە ژیانی مرۆڤدا بابرێن سادەترین شتە تۆگە بیری لێ بکەوە کاتێک گەشت دەکەی بۆ دەروی وڵات ینی پێویست بۆ نابێت کەسێک لەگەڵ خۆت ببەی لەوەی شتێک بکڕی بەسی تنیش تو دەسێ بازاری تێ شتێک بکڕی ئەگەر زمانی و شوێنە نەزانی ڕاستی و کێشەیە و بە تایبەت زمانی ئینگلیزی ینی زمانی ئینگلیزی زانی وەکو چی وایە خۆی قسەیەک هەیە دەڵێ کەسێک جارێ گوتی دەتانەوێت یەک زمانتان فێر بکەم بە قەت هەموو زمانی جیهان ئینگلیزیە بێگومان یعنی لە هەموو وڵاتانی جیهان زۆرترین زمان بابن کە قسەی پێ دەکرێت ئینگلیزی زمانێکی گشتی تو ئینگلیزیەکە بزانی تقریبا دەتوانم بڵێم بچی هەر شوێنێک کێشەت نابێت و بێگومان یانێت حسابکە تو ئینگلیزی فێربی دەبێت چەندین کەسایەتی جیاواز بێگومان خەڵک لێرەش کە خەڵکی وڵاتی ترن کە بە ئینگلیزی قسە دەکەن پێم وایە ئەمە دەتوانی لایەن تێ بگەین بۆ ئەوان قورسە کە بە کوردی قسە بکەن زمانێکی گشتی هەیە کە بەیەکەوە لە یەکتر تێدەگەین مامۆستا محەممەد ڕای جەناب بچێت لەسەرەوە بەڵێ بێگومان ئەو تێ زۆر ڕاستە کە چەند زمان بزانانی ئەوەندە کەسەی بە تایبەت ئێستا باسی زمان ئینگلیزیمان کرد یعنی ئێستا بۆتە زمانێک کە هاوبەش لە نێوان هەموو زمانەکان بۆ منە کوردێک لەگەڵ عەرەبێک ینی مەسەرەن یان گەشت دەکەی بۆ دەرەوە وڵا لەگەڵ تورکێک ڕەنگە من تورکی نەزانم ئەو کوردی نەزانم بەڵام بە ئینگلیزی دەبێتە زمانی هاوبەش بتوانین گفتوگۆ بکەین و پەیامی خۆمان بگەین بێگومان زمانێکی هاوبەش کە هەبێ بێ کە بتوانین گفتوگۆی لەسەر بکەین زمانی ئینگلیزی